بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری سەرەکی کادیرانی سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزورە ئەوان پێیان وایە لە ئێستادا یەکێتی پێویستی بە نوێبوونەوە هەیە نوێبوونەوەیەکیش لە ئەس گۆڕانکاریەکانی ناوچەکە و گەورەی یەکێتی دابێت. کۆمەڵێک پێشهاتی تازە ڕووداوی گرنگ هاتوونەتە پێشەوە پێویستەکە یەکێتی بە بەرنامەی نوێوە بە استراتیژی نوێوە بە دەموچاوی نوێوە تەنانەت ڕوبەڕویان بێتەوە لەبەرەوە زۆر گرنگە و زۆر پێویستە یەکێتی ئیلتیزام کا بە وادەیە و ئەنجومەنی ناوەند دیاری کردووە بۆ بەستنی کۆنگرە و ناکرێت چیتر لە سایتەکان و لە کەناڵەکان و کێشە ناوخۆیەکانی یەکێتیش تەنانەت ناحەزەکانمان سوودیان لێوەربگرن. پێویستە هەرچی کار و چالاکی هەرچی کێشە و مەشاکلێ هەرچی گرفتی ناوخۆی یەکێتیشەیە لە کۆنگرە بۆ بەستنی کۆنگرە چارەسەر بکرێت. بە هەمومانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینەوە بەو یەکێتیەی لە ڕابردوو چۆن بووین بۆ هەموو وێزگەکانی تێکۆشان ڕۆڵ و گرنگی خۆی هەبووە یەکێتی نابێ وەکو ڕابردوو بۆ ئایندە ببینێ یەکێتی دەبێت بۆ ئایندە بەرنامەی خۆی هەبێ ئومێدمان زۆرە بتوانین لە ساڵی ئایندە کۆنگرە ببەچین لە ئاستی متمانەی 42 ساڵ 43 ساڵی مێژووی تێکۆشانمان 23,000 شەهید خوێنی شەهید هەزاران داستان و نەبەردی و ئەو جەماوەرە گەورەی کە لە کوردستانی باشوور و لەسەر ئاستی کوردستانی گەورە کە چاوەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵ یەکێتیەکە پێویستە بە زووترین کات کۆنگرە بگیرێت لە کۆنگرا جەریئانە وەکو هەواڵ مامجلال ئێمە ئەبێ دوای ڕێبازەکەی مامجلال بکەوین. مامجلال جۆرێکی فێر نەکردوین شەرمنانە ترتنۆکانە نەتوانین پەنجە بخێنە سەر زامەکانی جەستەی خۆمان لە کۆنگرا ئێمە ئەتوانین هەواڵانە وەک خوێندکارێکی هەواڵ مامجلال پەنجە بخێنە سەر هەموو برینەکانی جەستەی خۆمان و چارەسەریان بکەین و نەشتەرگەریان بکەین. ئێمە وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خوارەوە داواکارین لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بە زووترین کات کۆنگرەی خۆی بەسێ چونکە هەلومەرجی ناوچەکە و بارودۆخی کوردستان ئەوە دەخوازە یەکێتی لەم قەیرانە دەرباز بێ بۆ ئەوەی چیتر کوردستان لەم قەیرانە چەقبەستووە ڕزگاری بێت. بە بڕای کادیرانی یەکێتی نیشتیمانی تەنها بەستنی کۆنگرە ئەتوانێت هۆکار بێت لە ئەنجامدانی کۆی گشتی گۆڕانکاریەکانی ناوحیزب لەم ڕێگەشەوە بێت یەکێتی بە دنیابینیەکی نوێەوە درێژە بە ڕێبازەکەی سەرۆک مامجلال بدات خزمەتی زیاتریش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات ئەمەش هۆکارە بێت بۆ بەرەو پێشبردنی زیاتری ڕەوتی دیموکراسی. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.